یەڵمەز گوێنەی یەکەم بلۆکی سینەمای کوردی. گەر مەولانای ڕۆمی بڵێت ئازارەکانتان بکەنە ئاواز، ئەوە گوێنای ئازار و ئاوازەکانی پەیوەند کرد بە یەکەوە و کردی بە فیلم. یەڵماز گوێنەی شاشەیەکی یاخی و ڕام نەکراو. یەڵماز گوێنەی یەکی شوباتی ساڵی 1930 لە باکووری کوردستان لەدایک بووە. ژیانی مناڵی لە ناو دەرد و مەینەتی لا دێ و مەزراکان تێدەپەڕێنێت. کەسێکی تیۆری نییە تەنها بەنووسین ئاشنای ئازار بێت، بەڵکو خۆی قاڵبووی ناو ئازارە. چەشنی مستەفا مەحموودی نووسەر کە دەڵێت بە سەد حەکیم بە ئەندازەی دەردەدارێک نازانن. یەڵماز گوێنەی ئەو دەرچەشتووە بوو کە ئازار پەیکەرێکی گەورەی لێبینا کرد. گەر ئازار زۆر کەس تووشی دەستەمۆیی و ڕامکردن بکات، گەر هەژاری توانی بێتی ئیرادەی زۆر کەس بەرەو دەسەڵاتی دیکتاتۆری سەرکوتکار بەرێت. بۆ یەڵماز گوێنەی پێچەوانە بوو، ئەو زیاتر یاخی و تونتر و بەرهەڵستکارتر بوو. بەڵام ڕوبەڕووبوونەوەی گوێنای بە جیاواز لە چەک بە شاشە بوو، بە ئەکتەر و سینەما بوو. لە هەر مەشهەدێکدا ژیانی خەڵک و ئازاری خەڵکی لە پاڵ دەسەڵاتی سەرکوتکاری تورکدا بە دنیا دەگەیاند. ئەو کاتەی گوێنای لە شاشە و لە ڕێگەی هونەرەوە بەرەنگاری دەست پێ کرد. کورد زۆر کەم و تەنها جارجار لە شاشەوە نیشان دەدرا، ئەویش وەک شوان و خەڵکێکی لاچەپەکی دوورە دێ. ئەویش وەک کورد نا، وەک تورکێکی چیایی چەشنی دەستوری کۆماری تورکیا کە باسییان لێوە کراوە. یەڵماز گوێنەی دوای تەواوکردنی خوێندنی ئامادەیی دەچێتە کۆلێژی یاسا، بەڵام ئەو کۆلێژە تەواو ناکات و ڕوو دەکاتە بەشی ئابووری، پاشان دەستبەرداری ئەو بەشەش بوو. یەکەم وێستگەی ژیانی یەڵماز بە نووسین دەستی پێکرد و ڕۆمان و چیرۆکەکانی کە تعبیر بوو لە ژیانی خەڵکی بەشمەینەت و دەردەدار دەوڵەتی تووڕە کرد و یەڵماز گوێنای با بڵاوکردنەوەی بیری کۆمەنیستی تاوانبار کرد، چونکە ئەو کاتە تورکیای میراتگری خلافەتی عوسمانی لە خەتی سەرمایەداری ئەوروپی و ئەمریکیەوە نزیک بوو. ساڵی 1958 یەڵماز لە پاڵ نووسیندا ڕۆڵی ئەکتەری گێڕا. ساڵی 1966 بەدواوە وەک دەرهێنەر هاتە ناو دنیای سینەماوە و بوو بە یەکەم خشتی سینەمای کوردی. هەوێنی فیلمەکانی گوێنەی گواستنەوەی مەشهەدەکانی ژیانی کورد بوو کە ئەو کاتە بریتی بوون لە هەژاری، چینایەتی، کۆچ، ستەم، نەخوێندەواری، توندوتیژی خێزانی و زۆر بابەتی تر. دوای هەڵوێستەکانی گوێنای دەخرێتە زیندانەوە، بەڵام لەوێ نەک ئیرادەی نەشکا، بەڵکو چەندان بیرۆکەی کاری گەڵاڵە کرد و هەموو ژیانی زیندانەکانی کردە هەوێنی بەرەمێنانی فیلمی نوێ. ئەوەی قانعی شاعر دەڵێ زیندان قوتابخانەیە. بۆ گوێنای ئەو دەورەی بینی و سیناریۆی هەر سێ فیلمی مێگەل، نەیار، ڕێگا لەوێدا دەڕێژێت. ساڵی 1982 فیلمی ڕێگای بەرهەمێنا. پاش هەڵوێستە دوژمنکاریەکانی تورکیا گوێنای وڵات جێدەهێڵێت، بەڵام لە تاراوگال لە بەرەمێنانی فیلم ناوەستێ. ساڵی 1983 فیلمی دیوار بەرهەم دەهێنێت. لە شاشە جیهانیەکان پێشوازی لێکرا، بەشێک لە فیلمەکانی یەڵماز گوێنەی: ڕێگا، مێگەل، باوک، دیوار، هیوا. ڕۆژی 9 سێپتەمبەری ساڵی 1984 یەڵماز گوێنەی لە تەمەنی 47 ساڵیدا بەهۆی نەخۆشی شێرپەنجە گیانی لەدەستدا. دوای تێپەڕبوونی دەیان ساڵ لە مردنەکەی، فیلمەکانی لە تورکیا قەدەغە بوون. شارەزایانی ئەو کاتەی سینەمایی بە مردنی گوێنای هێندە کاریگەر بوون، وتیان ئەمڕۆ ڕۆژێکی نائاساییە چونکە ئەمڕۆ فیلم مرد.